بەڕێزان سڵاو مامۆستاگیان ببوورە لەو پرسیارە ڕامگرتی کە تۆ باست لە قۆناغی هەرزەکاری نووسین کردو لە لێو نووسینی کتێبەکانتە لە یەکێک لە کتێبەکانتە بە وردی باسی ئەو قۆناغت کردووە. عەبدوڕەقیب یوسف مەبەستی چییە لە هەرزەی نووسین؟ بەڕەئی من هەموو نووسەرێک قۆناغی هەرزەکاری هەیە، چینکە من بەو قۆناغەدا تێپەر بوومە لەبەر ئەوە من ئەم تەعبیرە بوو دانیوە. بەڵێ ئەگەرنە کەسێ دیکە ئەم تەعبیرە بەکار نەهێناوە. بەڵێ هەرزەکاتی هەرزەکاری لە نووسین. بەڵێ ئینسان وەختێ نوێ دەست بە نووسین دیکە وەک چون مناڵێک کە باڵغ بوو خۆی بەشت دزانە خۆی زۆر گەورە دزانە. من ئەو کاتە خۆم لە ئێستا گەورەتر دزانی کە ئەنەما من لە ئێستا عالمترم. بەینەما علەمای تاریخ دەڵێن ئەوێ عالمە دەبێ خۆی بە نەزان دزانە چەند عالم ببە ئەوجا دزانە علمی کەمە. وەک ئیمامی شافعی دەڵێ كلما أدبني الدهر أراني نقص عقلي وإذا ما ازددت علما زادني جهلا بعلمي. بەڵێ دەڵێ چەند عالم ببە ئەوجا دزانم علمی من کەمە. بەڵام ئینسانێکە نوێ دەست پێ کرد خۆی بە زۆر گەورە و زۆر زان و بە فەیلسوف دزانە. ئەمە خەتەرە ملی دەدە تەزویر. بەڵێ شتی نەقل دکە لە کتابی غیر بەحسی ناکە ناوی ناهێنە یا هەندێک شتی عام لە بەعضی کتابی دیکە عام وەردەگرە ناوی کتابەکان ناینە باوەی خەڵک بڵێن ئەمە عالمێکی زۆر گەورەیە. ئەم عەقلیەتە لە لای هەیە ئەوە خەتەرە بۆ مەسەلێ چەواشەکردن لەو قۆناغەدا. چەواشەکردن زۆر ڕوودەدا لادان لە ئەمانەتی علمی زۆر هەیە لەو قۆناغەدا کە ئەوە لەگەڵ مەسەلێ بەحث و لێکۆڵینەوە و ئەمانەتی علمی و شروتی نووسەر و شروتی باحث و شروتی مێژونووس ناگونجە. لەبەر ئەوە قۆناغێکی خاوە و قۆناغێکی مەخاتری نووسین تێدا هەیە. من ناوی قۆناغی مراهقەی نووسینم لێ کردووە. کەواتە نیچەش دەڵێ مرۆڤ هەرچەندە زیاتر بزانێ باشتر ئەگالەوەی کە حقیقەت لای ئەو نییە. ڕاستە وێ نووسین بەرپرسیارەتیە بێ بە ئەمانەتی زانستیەوە ئەو نووسینە بگەێنین. بەڵێ 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 نووسینی بۆ نمونە مەسەلە ملی دەدا مستەلەحاتی ئەجنەبی بیرم دێ مستەفا ڕابەر هەبوو قاموسێکی عەرەبی ئەجنەبی هەبوو بۆ ئیسلاحاتی ئەجنەبی پچکولە بوو وەکو گیرفان بوو. ئێمە دەچووین من و هەند غەیری منیش لەو مستەلەحە مەلێ دەردێنان لە نووسینەکانی خۆماندا بەکاردێنا بۆ ئەوەی خەڵک بڵێن وەڵا ئەمە زۆر عالمە دوای چەند ڕۆژێک معنەکە لە بیرمان ئەچوو. کەلیمەکە لە بیرمان ئاچوو دەچوین دەمانگوت مستەفا ڕابەر کا قاموسەکە بێنە وەڵی معنێ فلان کەلیمە لە بیرم چووە. ئەمە قۆناغی هەرزەکاری نووسین ئەمە قۆناغی هەرزەکاری بوو. باشە هەرزەکاری بوو. ئەمە میسالێک لەبەر ئەوە زۆر کەس حقیقەت کە ملی دەدا کەلیمەی ئەجنەبی ئەوە نیشانی نەزانینی خویەتی. ئەو کەلیمانە ملی دەدا پێ دێنە کەلیمەی ئەجنەبی بۆی خەڵک بڵێن ئەمە ئینسانێکی زانەیە لە وەختێکدا من بڕوا ناکەم ئەوە ئینسانێکی زانە و خەلفیاتێکی علمی و سەقافی و قوڵی هەبێ. بەڵێ باشە مامۆستاگیان لە پاش بانگەوازێک بۆ ڕۆناکبیرانی کورد بەرهەمی ترتان هەبوو چی بوون ئەو بەرهەمانە؟ ئەگەر یەک لە کتابەکانی من کە حەز دەکەم ئیشارەتی بکەم تابلوکانی شەرەفنامەیە. شەرەفنامێ شەرەفخانی بدلیسی کە یەکەم کتابە لە تاریخی کورد داهاتوە نووسین بەڵێ تایبەت بە کورد. ئەمە نوسخێ دەستخەتی ئەو لە مەکتەبێ بودلیانە لە جامیعی ئۆکسفۆرد لە لەندەن لەناو ئەو نوسخەیە دەستخەتی مؤلف برێک تابلو لەوحە
هيا بله يتر من نارد علي كمال رحمتي يدولمند بو من فوتوقوبي كرو نارد هزار رحمة لقبري به زور سخيبو زور شاكي لسر كردي هيا بله بلام رشو سبيبو من يازم بو دراسة او وينانا بكم ك بيست لو حياة بيست وينا يوكو بلي بيست صفحة بله عربي بيدالين منمنمات حزناكم او تعبيره بكار بينم من هر بناوي تابلو بقوتوا بله كابو من نار من كوتم دراسي اول لناحيه هنري لناحيه فني چنك لحفتا كان دا يق لو موضوعي من اوابو باسي هنري شي وكاري كردي تاريخي بكم بله او لكتاب ابن الرزاز الجزيري دا الجامع بين العلم والعمل جورترين كتابك لهندسة ميكانيكي لعالم لتاريخ الإسلام دا كهات ونوسين جورترين كتابه أو صدو شتى دوري بين صد رسمي كردوه نوسيوه بالرسم بدست وكو فنان يه آلات ميكانيكي نوسيوه يتر منك او مزاني ونسخه او من پیدا کرد یه ایا صوفیا لدار الكتب لمصر اوانا فوتوقوبي كربون من لوانا تصوير كربون من لوانا ورقرد دواي كوتما اوي قرني 12 ميلادي بو كوتما تعقيبي رسمكان مهراني كري منصور كري مهران خلق فارقين ديسا ككتابي الأعشاب وظنية جالينوس تصوير كردوا يتر من كوت مسر أو سر مسألة هنري شيوكاري لكردستان بقول أمام صاقرينجي شيء كتابة بالرواية منه وني كمان شام بياخشان أو يك لو كتابة تو كشفي أود كردوا كشرف خان نگار کێش بووە بەڵێ ئەمە شتێکی زۆر تازەیە لە تاریخی کوردیە لە کاتێکە نە شەرەفخان خۆی باسی ئەمەی کردووە نە کەسی تیش باسی ئەوەی کردو تۆ چۆن بەمەتزانی کە شەرەفخان نیگار کێش و هونەرمەند بووە بەڵێ خۆی ڕاست دەکێ نەخۆی و نەغەیرێوی کەس ئەمەی نەگوتووە لەبەر ئەوەی کە هەند لە نووسینەکە لە شەرەفنامەدا دوو جورە نووسین هەیە بەڵێ یەک زۆر جوانە یەک لەوە کەمترە یە کەمتر یە شەرەفخانە وەلەو ئەولیا چەلەبی دەڵێ شەرەفخان خەتات بووە ئەوەش دەڵێ هەندە لە نووسینەکە کەوتبوو نەو تابلوێک چەند کەلیمەیەک من ناردا ئیتر منەزانی یە کامەیە ئایا یە خەتی کامە خەتاتە هەردووان من ناردا بوو مدیریە تەحریاتی جینایی لە بەغدا بۆ ئەوەی ئەمە تەحقیق بکەن حتا بزانم ئەم ڕسمانەیە کارێ دەستێک کۆمە لە هەردووانە جوابی منیان دا گوت ئەمە لەسەر نوسخەی ئەسلی نەبێت نایەکردن یعنی تا دەرەجەیە کە بوو ئەو دائیرەیە من نارد زۆر تعقیبم کرد و تعقیبم کرد شەکم دکرد یە شەرەفخان بە بەس نەگەهشتمە نەتیجە نهایی ئەوە بوو بە گوێری لە گوڤارێ ڕوشنبیری نوێ وەک دوو بەحسی گەورە من بڵاو کرد دەمکردە بە کتاب دانە دوو خەبیری هونەری هونەرمەندی خاڵێ خوشبوو محەممەد عارف بوو محەممەد عارف دوور لە ئەنانیەت لە تەقریری خۆ نووسی ئەمە بیناغێ تاریخی هونەری شیوەکاری کوردیە مەلا جەمیلیش ڕخنە لە من گر چەند ڕخنەیەکی زۆر گەورە و مهم بوو من وەمزانی چاڵدێران شەڕی چاڵدێران ناحیە چاڵدێرانی وانە ئەوی بە منی گوت نووسی ڕخنەیەکی گەورە گوت ئەمە چاڵدێرانی نزیکی تەورێزە ئەوە بە نسبەت منەوە زۆر گەورە بوو منەتێکی زۆر گەورە لەسەر منی کرد منی لە غەڵەتێکی گەورە ڕزگار کرد مەلا جەمیل بەڵێ جا من کە وەختێ چاپێ یەکەم ئەوەل جا چاپ بوو
لأوي ديكا للسويد قراءة چاپی یکم و کتاب بكرمانجي وبحرف لاتيني من ندزاني اما يشرفنامه او ما بو نگشت مقونا بلام قناغي دوام كدراسة مكرت بحو نو بلگم دوزي كأما يشرف خانه يقلو بلغانا چبو طغراي شرف خان بو كالنو تابلو اقداتيا بلام حجمكي بگويري چاپي سويد يه او تابلوه حجمكي 2 مليمتر بمليمتر ونيوه هندور دو جيشكايا من تواني او بخوينم اما ام تغرايا مشتركه لحرف كوفي وديواني تغرى ما بس شيء ما بس تغرى وكو توقيعك كملكه كان بكار هنا سلطانه كان بكار هنا شيوي موري خوان بو يعني موري ختمو وكو ختمك تغرى بلام اسلوبي جيايا من اواجي معنى تغرى وتوقيع اواجي لو كتابك شرح مكردوا بلي حتى اگر بلي سخت بو بلام من تواني بزربينك اعتيادي بخوينم زور بيبا مام يكي ديك اللي تنشتي او هي رشاتيك من زانيم اما خطا بلام باشكا من حلم كرت من ما مستم محسن هيا حسين بيرو قد بوتو بكمبيوتر قورناكي قلتم بوشي قورة دبي شونا كمبيوتر وقتا من نمزاني شي شونا زور كم بو قد قورة بك قورة مكر من ناردم بو خبيري خطي يكم خبيري خطي عربي لعراق دا ماموستا يوسف زنون لموصل قلتم من اما وهذا خينم ام تغرايا كناوي شرف خان تدايا من دخينم الضعيف بند شرف او هي نسيوا او معناه او لنو رس يتابلو يقدا اما نسيوا معناه او يا اوي خلافك هبو لقال من لخويندن يك كلمه او يجي موافق بو كبل الراستا يكي ديك الرشات يكي بتشكولا اللي برطنشتي هبو بمليمتر ونيو بمليمترك مليمتر ونيو بمليمترك اخر اما زور ورده من قلتم اما جي خويندنا من بكلمه صح خويند على اساس وكبلي صح بو يوسف زنون منارد قلت من وهذا خوينم اما جي تو چون دخويني قلت او نوسين نية او مجرد رشاتيك فراغي بركردوا بله بلام دوایی قناغه که دیگه امام خوند باش که چاپ دوام کرد که وزارت روشنبیری لهولیر چاپ کرد او اخیرا که من بصح خونده بو دوای او من دراسه کرد تماشام کرد اما شمورکی پچکولی شرف خانه که وگ او مورانه شرف خان لساعت پچکوله عبدالخان درست کرد و یان پیش از آسکان صناعکان وکو بلین او موریان درست دکرد وک وستا قادری کوی سنجق که سبیلی درست دکرد مورکی پچکوله ناو خوی تیدا بوا لو جور مورانه یا ملیمتر و نیو با ملیمتر که او تماشام کرد کلمه ولیه گهشتم او قناعته که اما یا ولیه او مورکی او پری پچکولی شرف خانه بله لنسخه اصلی دا گورت را بلام لنسخه که من خوندم لو نسخه یادا یک جار اوه از اکی پیشانی تو بدم بلام من گورشم کردوه لیره که امانه یا بله طبیعی او شتاکی زور گرنگ بو خوندنی او وکو خوندنی کی تقریبا نیو مسماریه بله او قناغی دو هم بله اما یا تغرایا که اما یا بلام دعایی که چند جا گورم که با کمپیوتر و اما جی پچکوله که یک ملیمتر و نیو با یک ملیمتر و چون توانیم بخوینم حتی اما وکو چرایه که حتی استوها با گورایی با یک بستیشی گوره بکی خوندنی زحمت ابو خلق راسته وردکاری اوید وای زور زحمته راست باشه ما مصاجان دستی خوش بهت سلامت بی برهمی دوای تابلوکانی شرفنامه چی بو
خلاصه با بحث نقطه یکی دیگه بکم بله. بنو دلیل اثبات کرد که اما تابلوکانی شرف خانه بله شرف خان ترجمه جیان خود اشارت کی کردووە دەڵێ من لە مەدرسێ شاه تاهماسب خوێندووە دەرسێ فەنم دەخوێند هەرجا شاه دەهات دەیگوت احتیمام بە فەن بدەن بە ڕەسم بدەن چونکە ڕەسم بۆ استیقامێ فکرە دەڵێ شاهیش حەز دەکرد ببێتە ڕەسامێکی وەکو بەهزاد گەورە ڕەسامێ کاتی ئیسلام یە کاتی سەفەوی بەڵام دوایی مردنی باوکی ئیتر مەجبور ببێتە شاه ئەوە نیشانێ ئەوەیە کە دەرسێ فەنی خوێندووە مەدرسێ شاه تاماسەب بوو کوڕی میرە گەورەکان بوو تایبەت بوو بابانە بە ئیتر مامۆستای بوویان دگر لە هەموو بوارێکەوە بەڵام هەژار موکریانی وەختێ بەرگی یەکەمی تەواو کردووە شەرەفخان دەڵێ و کاتی ئەوە هاتووە هەوسارێ قەلەمە دەمتیژی واسطی بگەڕینم بوو بەرگی دووەم هەژار موکریانی نەزانیوە واسطی چییە لەبەر ئەوە ئەمە حەزف کردە لە تەرجەمەی کوردیدا حقیقەتەن تەرجەمێ هەژار بوو شەرەفنامە زۆر لاوازە هەندێک شتی حەزف کردووە کە معنەی نەزانیوە یان هاتووە بە کەیفی خۆی شەرح کردووە تەرجەمە کردووە ئەوەژی غەڵەتە واسطی یەحیای واسطی یەک لە دەڵێن هەندێکیان گوتیان مؤسسی مەدرسێ بەغدادە بوو هونەری شیوەکاری وەک چون ئیبن ڕەزازە جەزیری یەکی لە مؤسسینی ئەو مەدرسەیە بوو هونەری شیوەکاری ڕسمەکانی ئەو کورد بووە یعنە بەڵام بە ئەسڵ خەلکی با و باپیرانی خەلکی هەمەدانن فارسە کە دەڵێ قەلەمی واسطی بووچی نەگوت قەلەمی مێژونوس ئیبن الئەسیر بوو گوت قەلەمی واسطی یحیای واسطی یعنی یێ هونەرمەند ئەمە ئیشارەتی ئەوەیە من ئستنتاجم کرد وەکو دەلیلێک هونەر گرنگ بۆ لای شەرەفخانی کە خۆی هونەرمەند بووە لەبەر ئەوە نەگوتوە قەلەمی مێژونوس گوتووە قەلەمی هونەرمەند ئەوە بەلگەیەکی ورد بوو لێکدانەوەیەکی ورد بوو جا حقیقەتەن وردەکاریەکی فەوق العادە ئەیتوانم بڵێم من خستمە ناو ئەم کتابی تابلوکانی شەرەفنامە تا مەلا جەمیل ڕەحمەتی نامە بوو منی نووسیوە دەڵێ تا ئێستا 4 جار چاپ بووە ئێستا تەرجەمە دەکرێت بە عەرەبی لە لای دلاوەر زەنگی لە سووریا مەلا جەمیل دەڵێ خوا ئەزانێ ئەو وردەکاریە لە تابلوکانی شەرەفنامە پێشانت داوە خودی نەقاش بە خیالی نەهاتووە بە خیالیان نەهاتووە دەڵێ ئەو معنانە کە تو لێ داوە و شەرحت کردووە شەرەفخان خۆشی بە خیالی نەهاتووە هەندە وردەکاریم خستە ناو ئەم کتێبە ئیتر ئەگەر بەحسی ئەوە بکەم هەر وردەکاری لە وێنانەدا و باسێ هەموو ئالەتێکی جەنگ کە تێدا هاتەبێ یان جلوبەرێک یان شتی دیکەیە مال نێو مال کە هاتەبێ هەموو شەرحم کردووە زۆریشی بردوومەتە سەر ئەسڵی تاریخی کە چ کاتی هەبووە لە چ حەزارەتێکدا هەبووە لە چ وڵاتێک هەبووە لە چ کاتی پەیدا بووە بردوومەتە سەر ئەوە وردەکاریەکی زۆری تێدایە بەرهەمی دواتر چی بوو دوای شەرەفنامە وەڵاخوا چەند کتابی دیکە من چاپ کردووە بەڵێ بەڵام بۆ بەحسێ ئەمە بکەم بێمە سەر مەسەلەی وێرانکردنی قەڵای کەرکووک کە بەعس ڕژێنمی بەعس هەولی ددا و خوتە دانی بوو هەر گەشت بوو ئەوە شوفلی بێخاتە سەر
قەڵای کەرکووکی هەولێری وێران دەکرد بله. سەرەکەی تەخت دەکرد هەمووی بله تەنیا چەند خانووەکی یێ ئاسار دما بله. کە ئەستملاکی کردبوو و چار دەورەکەژی بە عمقی 10 مەتر دبڕی بله دەیدا بەرشفل لەکەمەوە 10 مەتر معنا قەڵات گچکە دەکرد بله. سەرەکەژی خانوەکانی هەموو تەختی دەکرد وێران دەکرد بله. قەڵاژی نزم دبوو دەکەوتە عەرز بله. من وەختێ ئەمەمزانی من بەرقیم نووسی بوو مدیری بەلەدی دەکرد بەڵام ئەندامانی ئەو ئەم مەشروعی وێرانکەری قەڵات کێ بوو سەیرە کورد زۆر سادەیە جامیعێ صلاح الدین ئەندام بوو لە وێرانکردنیە لە وێرانکردن و مدیریە ئاساری هەولێر ئەندام بوو ئەندامی تەفلیشی وێرانکردنی قەڵات بوو چه مدیریەکی ئاسارە دەبڵێ بله هەروەها ئێمە هەوڵ ئەدەین لە تەوەری شوێنەوارە بە وردی قسە لەسەر ئەو مەوزوع بەس ئەگەر بکرێ ئاماژە بە کتێبەکان کتێبەکانت بەڵێ نە ئەمە کتابە ئەمە کتێبە بله بله ئەزانم ئەمە ئیتر نامەم نووسی بوو چل کەس بله تا بەهدینان گوتم احتیجاجیان بە جواب وەرن وێنێ نامەتان نوسخە بوو من بنێڕن بله وڵا ئیتر حملەیەکی زۆرم کرد لە کوردستان من توانیم بە هاوکاری ئەو برادرە دڵسوزانە کە قسمێکیان نووسی بۆ حکوومەت توانیم ئەو مەشروعی حکوومەت بە بەتاڵکردن بدەم زۆر باش و قەڵات ڕزگار بکەم قەڵاتی هەولێر بە وردی باسی ئەمە ئەم کتابە من و مامۆستا هەینی قادر ئەو مەوزوعە نووسیمانە هەر کەسێ شتێک نووسی بوو من ناردبێ دەستخەتی ئەوە لەناو ئەم کتابەدایە ئەمە یەک بەرهەمی دوای ئەو چی بوو گرنگی ئەوە یەکی دیکە کە حەز دەکێ بەس بکەم وێرانکردنی قەڵای کەرکووک و هەولدانم بۆ ڕزگار کرد ساڵی چەند بوو ئەو کتێبە ئەمەژی ئەم ساڵە چاپ بووە ئەمە پۆر چاپ ببوو بەڵێ بەڵام ئەم مەوزوعە وەختی سەدام ڕۆژی 16 سێ 1990 کە ڕۆژی یادی دووهەمی کارەساتی حەلەبجە بوو هاتە سەر قەڵای کەرکووک دابەزی هاتە سەری من لە تەلەڤیزیۆن دادیت گوت ئەم خانوانە بڕوخینن تعویزی بدەنە خانوەکانیان ئیتر ئەمە بوو بە بڕیار من زانیم یێ قەڵات وێران بکە و یێ هەولێریش هەر ساڵی 90 بوو بەڵام ساڵی 90 بوو ئەمە پروژە حکوومەت بوو بۆ ئەوەی دوو شاری کونی کوردستان کە هەر یەک وەکو بڵێ 5,000 ساڵە هاتووە وێرانی بکە ئەوە کەلتورێکی تاریخیە و بیناسازیەکی کونی کوردیە بۆ ئەوەی نەمینە ئیتر من بەرقی نووسی 11 لاپەرم نووسی بۆ مدیریە عامی ئاساری بەغداد کە نەهێلن ئەم پروژەیە ئەم مەشروعی سەدام سەرکەبێ نەهێلن بڵێن ئەمە شارێکی ئەسەری گەورەی خورهەڵاتی ناوەڕاستە نەک هەری عێراق دەبێ بمینە نابە وێران بکرێ وەختێ زانیم مدیریە عامی ئاسار لەسەر نامەکەم نووسیوە هناك خطة وتوجيهات للعلم خطة هيا وتوجيهات هيا رێنمایی هەیە وللحفظ يعني كتا كاغازي منيان حفظ كرد نويرن هيش بكان برامبر ام قراري صدام من اوجا بروسكي سيلا بريبو صدام منوسي بو منوسي و يك كلمة مدحي تدا نبو لأولك وهم من دس بيكر قلتم إن قلعة كركوك واو 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 ونوفي صريحي شي من هنا هر قلتم السيد رئيس الجمهورية أول اللي ردا من شرح كردوا أو بوردي بس أكيد ما مصاجان بلي جا أم كتابة برا مكاني دواي أو بلي نا بيجا أم كتابة أجر أو بكي طبيعي من هولك زورم دابو دفاع من قلاتي كركوك كرد باش أوائي تر من شو مسار قلات تارس مش فليب جرتوا لوقت روخاندني خانو شو مسار قاي مقام سروكي لوش نبو دائرة آثار كركوكيشي إجبار كرد بوم ببيت حضو بإجباري من ليرة نوسيوة بلام خوي زور دفاع لقلات كرد دائرة آثار كركوك إيتر دواي من نوسيم للجيرة ووقت منظمات هاتنا إيرا من نوسيب
بو ميدل إيست أمريكي يعني معهد أمريكي بو شرق الأوسط من نوسيم بو 4 منظمات دولية كلها انتربول بو شرطة بوليسي دولي بو من نوسيم بو جمعية تاريخ و آثار ألماني كدفاع بكن لقلايا كركوك نهيلن أو أبو كلينتون بجواب هات قلت کنگرس بتحریری آگادارم کردیا ایمد جی ویران کردن قلعه کرکوکید سکرتری امم المتحده جی خلق جولی بوا بجواب هاتوا که رازی نیا قلعه کرکوک ویران ببه بلا من توانیم حقیقت تأثیر نامه من بروسکم تأثیر لصدام کرد وستاند اول جو وستاند مامۆستا جەمیل لە کۆنتڕۆڵ ئاگادار بکەن ئەمە لەباری ئەوەوەیە ببوورە 2 دقە من کاتم ماوە بەرنامەکە بەرەو کۆتایی ئەچێ من دوا پرسیارت لیەکەم ئەگەر بکرێت لە 2 دقە وەڵامم بیتەوە تۆ جگە لە نووسینی بەرهەمە جوانانی کە باست کرد کە ئاماژە پێکردن پرۆژەی ترت هەبووە جگە لە نووسینەوەی مێژوو جگە لە چاپکردنی کتێب پرۆژەی تۆمارکردنت هەبووە ئەگەر لە 2 دقە وەڵام بیتۆ چی بوون ئەو تۆمارکردنەوە ئەوە پرۆژەیەکی گەورەیە وەک چون مەسەلەی ئاسار ومسألة وسكوكردني وثائق وكو بحثم كر باراستني وثائق وارشيفك هبل كردستان اما جي بروجيه كي جوريا او ب2 دقيقه ناكري هر اماجه بس اماجه او تومار كردني بيروري بسالدا شو قامبو بله بشوي كاسيت سي دي تومار بله من طبيعي فيديو نبو اول جا بله هر تومارم ذكرت صدان ساعت تومارم كريا لسر كاسيت تنها دنگه يا صورشي لقلا يا وينشي لقلا نعم وينشيان دقرت بله دوای وقت فيديوشم بو بفيديوشم دقرت اما او پیرامردانه که بشداری حوادث بونا خویان جزء اکن لتاریخی او روداوانه وک شری در بندی بازیان گشت ما او جوره کساده که بشدار بونه لشری در بندی بازیان ل 1919 یا پیشتر لگل شیخ محمود چونه بو شر روس که بشدار بونه وين اوانم گرتوا و معلوماتم لیان ور گرتوا یا هندی کس که لشر لحرب عالمیه کم دا اسیر کراوه و براوه بو روسیا وک ملاطاهای نانوا مثلا اوانه گهشت ما پیانو بیروری اوانم تو مارکت هندی که جی وک احمد حما آقای پشدری من بیروری ده ساعتم تو مارکت بوته کتاب منو صدیق صالح ما کردوته کتابه که زور گرنگ یا 13 ساعت و نیو بیروری ما مستحمزه عبدالله تو مارکریه با کاسیت و با ویدیو و ما کردوته یادداشت او یا محی الدین چنارهی بیروری او کردومته یادداشت جاری پاک دوست نکراوه اما موضوعه که تایبته بله او به تایبتی باسی که من کاتم تاوب و بیرانی بررس برنامه که کوتاهی پیهات تابعیش نویکتر بخواتن اسپینی خواتن لگل سپاس مامۆستا گیان مەمنون